ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول ڕۆژانە لە ڕادیۆی سلێمانی پێشکەش دەکرێت. ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. چیای حەساری سەکران و داری ساچ. ڕۆژی هەینی 15 حوزەیرانی 1962 گەیشتینە گوندی مژدەینان بەرامبەر چیای حەساری سەکران. بە سەکری سەکرانیش ناو دەبرێت. ئەم شاخە بەرز و سەخت و هەڵەموتە، هەتا دامێنی بەفر دایپۆشیوە. کانێشی گەورە لە نزیک لووتکەی چیاکەوەیە. ئاوەکەی لەگەڵ بەفراودا وەک چڕی شیر بە کەف و بە تەوژم دێتە خوارەوە و دارستانێکی چڕ لە دەوروبەری کانیاوەکەیە. لەم جۆرە دار و درختە لە شوێنێکی دیکەی کوردستان نایەتە پێشچاو. ڕەنی لە قوپۆپی دارەکان دوای تاشین و لووسکردنی سوورە وەک خوێن و پەڵەپەڵەیە وەک زەردەمار. دانیشتوانی گوندی خۆشکان و مژدەینان و ئێنێ ئەڵێن ئەو دار و درەختانە هینی ئەسحابەیە، لەبەر ئەوە کەس دارەکانی نابڕێتەوە بۆ ئەوەی تووشی گوناح نەبێت. بەڵام بە زستانان کە بەفر زۆر دەبارێ و هەرس دەهێنێ هەندێک لە دارولوق و پۆپەکانی دەهێنێتە خوارەوە. دانیشتوانی ئەم دێهاتانە بۆ دروستکردنی هەندێک وردە بابەتی ناوماڵ سوودی لێوەردەگرن. بۆ نمونە شەکردان، کەوچک، چەمچە، لۆرە لەپ، دەستی پێشە و دواوی مەشکە، شانەی سەر. زۆری دارەکە پتەوە و ناقلیشێ و ڕەنگەکەی بە سوور و پەڵەپەڵاوی دەمێنێتەوە بریقەدارتر لەبێ. ڕەنی بەردی قەتپاڵ چیاکە زۆربەی ڕەشە و هەندێکیان زیوی و مەیلە و خۆڵەمێشی تێر و بریقەیەکی ماتی تێدایە و ڕق و پتەوە. دوای ڕێککردن و سافکردنی باشترین بەردی هەسانی لێ دروست دەکرێت. یا ساوڵەکانی بارزانی 3-4 باری ئێسریان لێ هێنا، ژمارەیەکی زۆر هەسانی جۆراوجۆریان لێ دروست دەکرێت. بۆ نمووە هەسان بۆ تیشکردنی چەقۆ، قەڵەمبڕ، شەکرشێن، تەور، تەورداس، مەڵەغان. ئەم جۆرە بەردە کە لەم چیا و لە چیاکانی گەڵاڵە هەیە باشترین زۆری مەڕمەڕە. لە دێهاتەکانی دامێنی ئەم چیایە هەنگەڵانیان زۆرە. هەوینەکان سپیە وەک ڕۆنەکەری مەڕ. هەنگوینی هەنگی 2 ساڵە زەردی کارەباییە. لە قەپاڵی چیاکە پاییزێکی درەنگ زەویەکان دەچێڵن و تۆ گەرمی پێوە دەکەن و دەبێ بە ژێر بەفری زستانەوە. لە بەهارێکی درەنگە پێدەکا و ئەیدرونەوە. کاتی ساوەرکوتان کچان و کوڕانی هەرزەکار بەرامبەر یەک بە کوتەک ساوارەکە دەکوتن لە ناو دۆڵدا یان لە ناو قوڵینەی تایبەتە کە دیوی دەرەوەی بە گوێنی هەڵدووراوە. لە کاتی پشودانیشە دانکردە بەزم و ڕزم و زۆرانبازی. لە بەهاردا هەرزەکاران کچ و کوڕ پێکەوە دەچوو بۆ هەڵکەندنی جیابەهارە کە بۆ خواردن دەسەدا، وەک کنگەر و ڕێواس و گۆزڕوان و کاردوو و جێلاخە و ترشۆکە و پێقەڵە و مالەوێچە. لە کاتی ماندووبوونیشانە لە جاتی پشودان کچان بە تۆپسی کەرتەشی کوڕانان هالێرە هالەوی هەڵ لە بڕی و ڕاودۆ دەنا و ئەگەر کوڕێکیان بەگیر بێهێنا نیوەڕۆحیان نەکرد. لە ساڵانی دواییتردا لە ناوچەکە ئەم بەزمە فۆلکلۆریانەمان نەدەبیستەوە. بە جۆرەی بروسکەی سوپا لە مووسڵ ڕۆژی هەینی 15 حوزەیران 1962 سەرقۆڵە عەبدوڵواحید حاجی مەلۆ لەگەڵ 350 پێمیم هێرشیان کردە سەر سەنگەر و سوپای جاش لە نزیک ئالووکە سەمتی باکووری دۆک. زیانیان بە هێزەکانی میری گەیاندۆ و پێش مەلابانگان گەڕاونەتەوە بارگای خوارد. هەژدەی 6 1962 شەڕی ئەفگانی لە ناحەی باتوفە و زاخۆ. لیوایەکی زرێپۆش لە ژێر فەرماندەی عەقید مەجید سەعیددا بە پشتیوانی فڕۆکە و هەزاران جاش لە زاخۆ بەرەو ناحەی باتوفە هێرشیان هێنا بۆ مەبەستی خۆگەیاندنە سەر سنووری تورکیا. هێزێکی لەشکری کوردستان لەژێر فەرماندەی ئیسا سواردا کەوتە شەڕێکی دژوارەوە. پێشەکی یەکەم قۆڵ لە هێزی پێشمەرگەی کوردستان ئاویان بەردایە سەر وێستگەی زرەپۆشەکان و توانای جموزۆڵیان لێوەستا. قۆڵێکی دیکەی لەشکری کوردستان
لەژێر فەرماندەی ئیسا سواردا بەرەنگاری هێزەکانی سوپا و جاش بوون. ماوەی 4 ڕۆژ لەسەر یەک بێوچان هێزی سوپا و جاش هێرشیان دەکردە سەر سەنگەرەکانی لەشکری کوردستان. لە یەکێک لەو هێرشانە فەرماندەی لیوا عەقید مەجید سەعیدی کوژرا. ماوەی 21 ڕۆژ هێزەکانی سوپا و جاش لەو شوێنانە مانەوە و ڕێگەی هاتوچوان لێ بڕا بوو. فەرماندەی لیوا عەقید مەجید سەعیدی کوژرا. ماوەی 21 ڕۆژ هێزەکانی سوپا و جاش لەو شوێنانەدا مانەوە و ڕێگەی هاتوچوان لێ بڕا بوو بۆ ناو زاخۆ. دوای ئەو ماوەیە هێزی زاخۆ بواریدا کە ڕێگەی هێزەکانی سوپا و جاشی ئەو ناوە بەربدەن و بەرەو زاخۆ بکشێنەوە بۆ ئەوەی لەشکری کوردستان بتوانێت بەرهەڵەستی هەر هێرشێ بکە کە لە شوێنێکی دیکەوە سەر هەڵبدات. شەوی سێشەممە 19 حوزەیرانی 1962 چوومە سەردانی هەباساغای مامەنداغا لە گوندی ئێنێ. هەمان شەو پێکەوە چوونە لای سەرۆ بارزانی. دوای شەو باشکردن لە بارزانی کە گەڕاومە شوێنەکەی خۆم ئەم تێبینیانم لەو کاتانەدا تۆمار کردو. بارزانی توانایەکی زۆری هەیە لە ئیشکردن و کۆڵنەداندا بۆ بەرزەوەدی کورد. شەڕکەرێکی گرنگە. زۆر شتی شێرانەی لێدەوەشێتەوە لە هێز و توانای دوژمن ناترسێ و سڵ ناکاتەوە. زۆر بڕوای بەخۆی هەیە و وەرەی بەرزە. پیاو کە تەماشای دەکات بڕوا و ئیمانی کوردایەتی پتەوتر و جێگیرتر دەبێت. بازانی فەرمووی کورد زوربیان دایانەوێ سەربەسی وەربگرن، بەڵام بێ ئەوەی وەکو پێویست خوانی بۆ مادوو بکەن و قوربانی بۆ بدەن. هەندێک کورد هەز دەکەن لەژێر زۆرداریە بمێنەوە بێ ئەوەی هەز بەو حەزی خۆیان بکەن. بازانی زۆر ڕقی لە زۆرداری ئەبێتەوە. زۆرداری لە کەس قوبوڵ ناکە، ئەگەرچی ئەو زۆردارە یەکێ بێت لە کوڕەکانی خۆی یان لە هەر لێپرساوێکی ناوخۆ یان میریەوە بێت بەرامبەر بە کورد. فەرمووی لە ناو ئێمە کەسانێ هەن حەزیان لە زۆرداریە. ئەگەر فەرمانڕەواییەکی کوردی بهێنەکایەوە فەرمانڕەوایەکی خوێنخواری لێ دەربچێ، ئەو فەرمانڕەوایە لە زمانی منابێ ڕەنگە من یەکەم کەس بم شەڕ بەرامبەر ئەو حکوومەتە کوردیە بکەم، چونکە بە هیچ زوڵم قوبوڵ ناکەم. هەردەم بە پەرۆشەوە تێدەکۆشم زوڵم و زەلالە لەسەر ملەتی کورد لابەرم. فەرمووی ئەگەر یەکێک بەردێ بخاتە سەر بەردێک بۆ بەرژەوەندی ملەتی کورد بۆی هەیە شانازی بکات و ویستی پیرۆزی خۆی بستەپێنێ بەسەر ئەو کەسانەی لە دەورە پشتی. زۆمی گوندی شۆرێ ڕۆژی دووشەممە 25 حوزەیرانی 1962. ئێستا لە زۆمی گوندی شۆرەین بەرامبەر چیای چیخەبەر چیای هەڵگورد دەکەوێتە پشمانەوە. ئیستگەی ڕادیۆی 3-4 وڵات لە پێرەشەوە بە درێژی باسی هێرشەکەی ئیسا سوار و هێزەکەی دەکەن کە چۆن لە ناحەیەی باتوفەی سەر بە قەزای زاخۆ دوو فەوجی تۆپهاوێژ و فەوجێ سەربازی پیادەی لێکەڵەوەشاندووە و زۆربیان یەخسێ کراون. لاشەی کوژراوەکانیان بەجێهێشتە و ژمارەیەکی زۆریشان لێ بریندار کراوە. ڕۆژی سێشەممە 26 حوزەیرانی 1962 ئەم تێبینیانەم یاداش کردووە. بارزانی خۆی بە سەرۆکی ئەم پێدارکافەی ئێستا دانانێت. زۆر دانیشتە دووپاتی دەکاتەوە کە خۆی بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نازانێت. دەفەرمێت لێپرساوەکانی پارتی زۆر زەرەیان لەم شۆڕشەی ملەتی کوردداوە، بە تایبەتی لە سەرەتای بەرپابوونی شۆڕشە. گوایە ڕاپەڕینی ئاغا و خاوەن زەویوزارەکانی هەندێک لە ناوچەکانی کوردستان دژی یاسای ئیسلاحی زراعی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەمەش بۆ تێکدان و زەڕاندنی ناوی مەلا موسا بارزانی و هەر شۆڕشێک بارزانی بەرپای بکات. سەماوەر و فەرشی خانەخێ ڕۆژە هێنی 29 حوزەیران ساڵی 1962 مرۆڤێک لە لەشکری عەباساغا لە دێی خۆشکانی سەر بە ناحەی گەڵاڵە بە زۆرە ملێ سەماوەرێک و فەرشێکی ماڵیشیان بردبوو.
بارزانی خەبەری زانی نردی بە شوێن ئەباساخە پێیوت من هیچ لە زوڵم و زۆری جاشک و هێزی میری ناچم بەڵام ترسم لە زەلامەکانی ناو لەشکری خۆمان هەیە کە زوڵم و زۆر لە دانیشتوانی ئەم گوندانە بکەن جا من ناچارم بارزانی فەرمووی کە لە پێش هەموو شتێکە شەڕی ئەو کەسانە بکەم کە کردەوەی لە جاشی خراپتر دەکەن لە ناو گوندەکانە بە ناوی ئەوەی کە لەگەڵ لەشکری کوردان ئەگەر سەرقۆڵەکە یان لێپرسراوەکە ئەو تاوانبارە لە چەک نەکات مانای ئەوە سەرقۆڵەکە یان لێپرسراوەکەشی بەشدارە لەگەڵیە جا من ناچار سەرقۆڵەکە یان لێپرسراوەکە لە چەک بکەم و سەری ئێسترێکی بدەمە دەست لە ناو لەشکرا ببێ بە خەربەندە واتە ئاگاداری کەری ئێستر و بارگیر یان بارەبەر بێت هەرچەند ئەم ئیشەش خەربەندە ئیشێکی سووک نییە بارزانی زۆر جار کەسی خراپ یان ناهاقەشی ببیستە یان چاوی پێ بکەوتە لە هەر کەسێکەوە وایە گورج ئەیخسە دەستێەوە زۆر جار دەفەرمێ من پێویستم بە ژمارەیەکی زۆر پێمی من نییە لەگەڵما بن تەنها 80 پێشمەرگەی چەگاری شەرکەرم بەسە لەشکری بارزانی بە هەر ناوچەیەکە تێدەپەڕێ لە هەر دەیەک یەک دوو کەس یا سێ کەس دەگەنە لەشکر ڕۆژ بە ڕۆژ ژمارەمان لەزیابوونایە بەڵام تۆپی ناوەنجی و گەورەمان نییە تەنها تفەنگ و ڕەشاش و ژمارەیەکی کەم هاوانی دوئەنجیمان هەیە لە هەموو بەرەکانی شەڕە سێ هاونی سێ ئەنجیمان هەیە لەگەڵ ژمارەیەکی کەم قومبەلەیە و یەک باز و کەشمان هەیە مفاوەزات ڕۆژی پێنجشەممە 5 تەمووزی 1962 وەفدێک لەلایەن قایەد فەرقەی دووە بە ناوی عەبدولکەریم قاسمەوە هاتن بۆ گوندی حاجی هۆمەران بۆ لای بەرزانی بە ناوی مفاوەزاتەوە لە هەمان کاتە ئەم شەو بەهۆی بروسکەی شفرکراوی هەمان فرقە و زانیمان کە جەعفەر لیوای سێ لە گوندی زێوەی نزیک پردی بەرسرین ڕۆژی شەممە ڕێکەوتی 7 تەمووزی 1962 هێرش دەکەنە سەرمان ئەو ئەفسەرانەی بە ناوی مفاوەزاتەوە هاتوون بۆ لای بەرزانی مەبەستیان دەستنیشانکردنی هێز و سەنگەرەکانی لەشکرە لەمبەر و ئەوبەری ڕێگەی هامڵتۆن لە نێوان زێوە و حاجی هۆمەرانە بۆ ئەوەی پلان دابنێن بۆ هێرشەکان هێرشی سوپا و جاش لە گوندی زێوە بەرەو حاجی هۆمەران لە ڕۆژی شەمەی ڕابردووەوە هێرشی جاش بەردەوامە لە گوندی زێوە بەرەو ناوچەی گەڵاڵە بۆ مەبەستەی بگەنە ڕایە هەتوو ئابلۆقەی قەڵاکە بشکێنن لە سەرەتاوە هەتا ئەمڕۆ سێشەممە 10 تەمووزی 62 زۆر بە گەرمی شەو ڕۆژ هێرشی بەرامبەرێن کۆتایی پێنایەت بە ڕۆژ ئەوان لەژێر ئاگری تۆپ و فڕۆکەی هەمە چەشنا هێرش دەکەنە سەر سەنگەرەکانی لەشکر و بە شەویش لەشکری ئێمە هێرش دەکەنە سەر مۆڵگەکانیان تۆپبارانیان بۆ سەر سەنگەرەکانی لەشکر و ناو گوندەکان ناپچڕێن شەی وا هەیە بریسکەی گولە تۆپ وەکو چۆن 300-400 ئەستێرە لە ئاسمانە پێک ڕابکشن ئاوها تاریکی بەری ئاسمان ڕووناک دەبێتەوە هاژە و ناڵەی گولە تۆپ و تەقەی چەشی هەمە چەشنە ئارامی و بێدەنگی شەوی ناو ئەم شاخ و دۆڵانە دەڕەوێنێتەوە کونەبا ماوەی مانیە زیاتر لەشکر ئابلۆقەی قەڵای ڕایەتی دا پچر شەو ڕۆژ تەقەی لەسەر بوو بە ڕۆژ فڕۆکەی میگ و ئیلیوشن بۆردومانی شوێنەکانی پێشمەرگان دەکرد بەهۆی لێدانی بوو در ژمارەیەک پێشمەرگە گەیشتنە بن دیواری قەڵاکە لە نێوان هەموو چەند هەنگاوێکە لە ناوەوە کونەبایەک دەکرایە بنویسی بوودڕەکە بۆ دەرەوە بۆ وەرگرتنی هەوای پێویست بۆ هەناسە نیشانەیەکی سووری لێوە
دەهێرا دەرەوە بۆ ئەوەی کارستکانەکان بزانە گەشونەتە کوێ. ئەم شەو ڕێکەوتی پێنجشەممە 12 تەمموزی 1962 قەڵاکە گیرا. پۆلیسەکان باسییان کرد کە چۆن زۆر زارەترک بوون بەو نیشانە سوورانە، هەتا ماوەیەک لە لێپرساوەکانیشان وان دەزانی پێشمەرگەکان بە شەو ئەو نیشانانە دادەچەقێن بۆ سەلماندنی ئەوەی کە لە ڕاستیە لە ژێر زەویەوە پێشمەرگەکان بەرەو قەڵاکە بوودر لێ ئەدەن. ئەمە بۆ ڕوخانی وەرەی پۆلیسەکان و ئەوانی دیکە بوو. لە ئاکامی گرتنی قەڵاکە دەستکەوتەوە بەم شێوەیە بوو. 103 تفەنگی هەمە چەشنە، ڕووسی و ئینگلیزی و پۆڵۆنی، 6 ڕەشاشی برێن و ڕووسی و 20 دەماچەی تۆکالیف، 5,000 فیشەشی تفەنگی سیمینۆڤی ڕووسی، 3,000 فیشەشی ئینگلیزی، جیهازێکی بێتەلی ژمارە 12 و 8 پاتری و 1 مەشینەی چارجەری پاتری. بەڕێوەبەری بێتەلەکان ناوی سەلیم ڕەسوڵە و خەڵکی حەمام عەلیلە. لە هەولێر ژیاوە و زمانی کوردی باش دەزانێت و پێیدا ئاخەوت. لای خۆمان لەسەر بێتەلەک ئیشی چاودێریکردنی بێتەلەکانی میلیمان پێسپار بۆ ئەوەی بروسکەی هێزەکانی سوپا و پۆلیسی گەڕۆک و دامودەستگای میلیمان بۆ وەربگرێت. زۆر بەدڵ ئیشی بۆ دەکردین. دوای گرتنی قەڵاکە کلیلی شفرەی هەموو دەستگاکانی میری گۆڕان. لەبەرەوە کەوتمە دۆزینەوەی کلیلەکانیان و شیکردنەوەی بروسکە شیکراوەکانیشان. لەشکر هێرش دەکاتە سەر سەنگەر و مەڵبەندی هێزەکانی سوپا و جاش. ڕاوە دوویان دەنێن زۆر شوێنان بە جۆرەی بروسکەکانیان دوژمن وەرەی بەرداوە. مەحموود کاوانی لەگەڵ هێزێکی تایبەتدا ئازایانە شانبەشانی پێشمەرگە بارزانەکان دژی هێزەکانی سوپا و جاش لە بەرەکانی پێشەوەن لە زێوە و بەرسرین دەجەنگێن. مەحموود کاوانی لەگەڵ هێزێکی تایبەتە ئازایانە شانبەشانی پێشمەرگە بارزانەکان دژی هێزەکانی سوپا و جاش لە بەرەکانی پێشەوە لە زێوە و بەرسرین دەجەنگن. ڕۆژی شەممە 14 تەمموزی 1962 مەحموود کاوانێ و هێزە تایبەتەکەی لە زێوە و بەرسرین توانیان چاونەترسانە بچنە نێوان بارەگای سرەی مەقەڕی لیوە و هەروە سرەی یەکەوە. ئاڵۆزی کەوتە ناو هەردوو سرەی ناوبرا و بارەگای جەحفەلەکەوە بە هزری فەرماندەی جەحفەل لیوە، گوایە سەرباز و فەرماندەی سرەی مەقەڕی لیوە دژی سوپا هەڵگەڕاونەتەوە. لەبەرەوە کەوتنە تۆپبارانیان. لەلایەکی تریشەوە هێزە تایبەتەکەی مەحموود کاوانی چابووکانە تەقیان لە هێزی سوپا دەکرد. لە پێشەوە لە پاشەوەی خۆیان سرەی مەقەڕی لیوە لەژێر تۆپبارانی خۆیانە بە شەل و شکستی بەرەو ناو بارەگای لیواکە هەڕیان کرد. لەم مەیدانی شەڕەدا هێزەکەی مەحموود کاوانی سەرکەوتوانە توانیان دوو سریەی سەرباز تارومار بکەن. لە نێوان کوژرا و بریندار و یەخسیردا دوو فەرماندەی سرەی عەرەب و یەک فەرماندەی فەسیل خەڵکی شاری سلێمانی یەخسیر کران، لەگەڵ ژمارەیەکی زۆریش سەرباز و دەرەجەداردا. ژمارەیەکی زۆریش چەک و تەقەمەنی و تفاقی سەربازی و ئازوقە کەوتە دەست لەشکر. سەربازە بریندارەکانیان و فەرماندەی یەکێ لە سرەکانیان کە بە برینداری دەستگیر کرابوون نێران بۆ خەسەخانەی لەشکر لە گوندی وەرتێ. یاریدەدەری پزیشک خالی سایی سەرکەوتوانە سەرپەرشتی ئەم خەسەخانەی دەکرد. ناوبراو بە دکتۆر خالید ناوی دەرکردبوو. شایانی ئەم نازە بوو. لە کاتی شەڕیشدا دژی سوپا و جاش دەجەنگی و جەنگاوەرێکی زۆر لە هاتوو بوو. خەباتی پزیشکی بۆ چارەسەرکردنی پێشمەرگەی بریندار و نەخۆشی دانیشتوانی گوندەکانی کوردستان. ئەمە و فیداکاری لە کاتی شەڕی سوپا و جاشە چۆتە ڕیزی خەبات و فیداکاری سەربازی نەناسراوە. دەوروبەری کۆتایی مانگی خەوتی 1962 لە تۆڵەی کوشتنی 8 پێشمەرگەی هێزی زاخۆ کە بە شێوەیەکی ناجوانمەردانە بە دەستی جاش عەرەب دزی گوندی دێرە بوو
نزیک زاخۆ شەهید کرابوون. فەرماندەی هێزی زاخۆ عیسا سوار لەگەڵ ژمارەیەک پێشمەرگا هێرشیان کردە سەر مۆڵگەی سوپا و جاشی عەرەب لە بانیا نێرگس. نزیکەی 100 سەرباز و 50 جاش عەرەب تارومار کران و ساغیان لێ دەرنەچوو. بە باران و هێرشی فڕۆکەی ئێران بۆ سەر لەشکری کوردستان. ڕۆژی دووشەممە 16 تەمووزی 1962 ڕژێمی ئێران بە تۆپ و فڕۆکە لە سەرەتای بەری بەیانەوە هەتا ئێوارەیەکی درەنگ شەدگیرانە هێرشیان دەکردە سەر ئەو شوێنانەی بە هزر و زانیاری خۆیان ڕێوشێنی هێزی پێشمەرگەی و لەوانەیە بارزانیشی لێبێ. ئەمڕۆ ژمارەیەکی زۆر پێمیم لە لەشکری ئێمە چوونە ناو خاچی ئێرانەوە. بارزانی بە میوانی چوو بۆ ماڵی ئەحمەد شابازی باڵەکی لە هاوینە هەوارەکەی لەسەر سنووری ئێران. شەوی پێنجشەممە 19 تەمووز 1962 لە دەی مژدەینانەوە چوین بۆ دەی شۆرە بەرامبەر چیای هەڵگورت. لەشکری ئێمە زۆر شوێن و مۆڵگەی بەهێزەکانی پۆلیس و جاشک بەردا لەسەر چیای حەزاری ڕۆس و سربەخۆڵ و سپی ڕێز و سیاجێز. ڕۆژی هەینی 20 تەمووز 1962 لەسەر چیای هەڵگوردەوە لە دوورە و چاوەمان لێیە فڕۆکەی ئیلیشن بۆمبای گەورە دەبارێنێ بەسەر دەی ناوەندە و وەرتیا و نزیک خانەوێران کراوەکانی دەی دێڵزێ و هەروەها مەمیخەلان و دەربەند. جارێکی دیکە لە دەی دەربەند فڕۆکە ژنێک و دوو پیاوی بریندار کرد. ئاشی گوندەکەی بە بۆمبای گەورە سەر لە نوێ داگرتەوە. ئاساری لەسەر پاداری نەماوە. ئەگەر بڵێیت 30 ساڵ لەمەوبەر ئاشێک لێرەدا بووە چاو درۆ ناکات چونکە هەروەها دەردەکەوێت. هێزی ئاسمانی بەردەوام بردومانی ئاشەکانی کوردستان دەکات. ئازادکردنی ناحەیە شوان بە جۆرەی بروسکەکانی میری پێشمەرگەی لەشکری کوردستان کە دامودەکەکانی میری لە بروسکەکانیاندا پیان دەڵێن ڕێگر جەردە دوای 4 شەو و شەڕی کوشندە بە هێرشێکی شەبەیخون توانیان شەوی هەینی 27 تەمووزی 1962 مرکزی ناحەیە شوان ئازاد بکەن. هەروەها مدیر ناحێ و مەمور مەرکەز و هەموو پۆلیسەکانیش یەخسەر کران. چیای هۆرنەی باڵەکیان ڕۆژی شەممە 28 تەمووزی 1962 گەیشتنە چیای هۆرنەی باڵەکیان. شاخێکی بەرز و سەخت و بەفرینە لە کەنگەڵانێکە کە پڕە لە بەفر و سەهۆڵ بار و بنەمان خست. لە چرکە و چاواڵ و بنەگەڵ بنجی جای ژێن و هەروەها لە قوپۆپی وشکەوە بووی چوالە تاڵە و دەوەنی تەرو ئاگرێکی خۆشمان کردەوە بۆ خۆ گەرمکردنەوە و لە سەهۆڵاوی بن بەفرەکە چایەکی گەرموگوڕمان دەم کرد. بە ماوەی 5 کاتژمێر لە دامێنەوە گەیشتنە لووتکەی چیاکە. بارزانی بە وردی تەماشای ئاسەواری سەنگەرەکانی جاش و پۆلیسی گەڕۆکی دەکرد کە لەمبەر و ئەوبەری قەپاڵ و دۆڵ و کەنگەڵان و لووتکەی چیاکەدا بوون. چەند ڕۆژێک لەوبەر لەشکر پیانی چۆڵ کردبوو. ئەم تێڕامان و لێوردبوونەوەی بارزانی لە مۆڵگەکانیان بۆ مەبەستی مەشق و زانیاری کۆکردنەوە بوو، هەروەها بۆ بارودۆخێکی داهاتووی لەم بابەتە زانیاری وەردەکرد. لەسەر خۆ تێبینیەکانی خۆی بۆ سەرقۆڵەکانی دەوروپشتی خۆی ڕوندەکردەوە. بەرەوگوندی بۆڵێ ڕۆژی یەکشەممە 29 تەمووزی 1962 گەشتی نەدەی بۆڵێ بەرامبەر دەربەندی گەرۆزین. دانیشتوانی ئەم گوندە سەر بە بنەماڵی سەیتاهان و بە خەباتی کوردایەتی و کوردپەروەری ناویان دەرکردو. گڕی بابە گوڕگوڕ کاتێ بەسەر چیای هەڵگوردا سەرکەوتین و
بەرەوکێسان و هاوینە هەواری گوندەکانی ئەو ناوچەیە شەومان بەسەردا هات، جارجار شەماڵێکی بۆن خۆش ئەیدا بە لوتدا و ماندوێتی هەمومانی دەردەکرد. لە کاتێ سەرکەوتنە گوتیان دوای ماوەیەک ئاگرەکانی نەوتی کەرکووک دەردەکەوێت. ئەوەی سەرنجی ڕاکێشام لەو بەرزاییەوە جریوە جریوی ئەستێرە بوو، هەروەها باقوبریقی گوڵە ئەستێرە بە کۆمەڵ بەسەر درک و داڵەکانەوە ئەخولانەوە. گوڵە ئەستێرە جۆرە مێروسکێکی باڵداری بچووکە، لە مێش بچووکترە، مێەکان بەژێر سچیانەوە ئەم ڕووناچی و باقوبریقی لێ ئەدەن بۆ ڕاکێشانی سەرنجی نێرەکان. دوای سەعاتێکی دیکەی سەرکەوتنمان بەسەر حەساری ڕۆسیا کە لووتکە بەرزەکەی پێی دەڵێن هەڵگورت، ڕووناچی گڕ و ئاگری بابە گورگوڕ و بیرەکانی نەوتی کەرکوو دەبینرا. گڕی ئەو نەوتەی کە چۆتە گیانی کوردەوە بربەست و بەرهەڵستە لەبەر دەم گەشتنمان بە ئاوات و مافی نەتەوایەتیمان. ڕووداوە گرنگەکانی مانگی تەمووزی 1962 هاتنی ژمارەیەک ئەفسەر لە فیرقەی دووە بە ناوی عەبدولکەریم قاسمەوە بۆ لای بەرزانی بە مەبەستی وتوبێژ شکاندنی هەموو هێرشەکانی جەحفەلیوای سێ لە ناوچەی زێوە و بەرسرین کە دەیانویست بەرەو گەڵاڵە و ڕایەت بڕۆن. گرتنی قەڵای ڕایەت، هێرشی لە ناکاوی تۆپ و فڕۆکەی ئێران بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگەی کوردستان لە ناوچەی حاجی هۆمەران و ڕایەت و دەربەن و ڕێزانۆک، ئازادکردنی ناحەی شوان و سەنگەسەر و دەست بەسەرداگرتنی مەراکز و مەخافری پۆلیسی سەر بە ئەو شوێنانە. لەم مانگە لە ماوەی 7 ڕۆژە جاشی سۆفی شەغڕەشی لۆلان و جاشی مەحموود خەلیفە سەمەد و فەتاح هەرچی و محی هەرچی و ئەساتەرچی و کەریمخان شێران و هەموو چەپەر و سەنگەرەکانیان بەردا و هەڕان کرد بۆ شاخی گادەر و سپی ڕێز و هەورە خاتوون. لەو شوێنانش خوان نەگرت لە بەردەم هێرشی لەشکردا، خوان و پۆلیسەکان و 4 دام و دەستگای بێتەل هەڵهاتن و هەڕان کردە ناو ئێرانەوە. مەرکەزی ناحەی سیدەکان کشانەوە بۆ ناو قەزای ڕەواندز. 2 ڕۆژنامەگەری ڕۆژئاوایی هاتن بۆ لای بارزانی بە درێژایی مانەوەیان لە ناو لەشکردا. من وەرجێر بووم لە نێوان ئەوان و بارزانیدا. یەکەمیان سەر بە ئیزگەی ڕادیۆی سویسرە بوو، دووهەمیان فیلمسازی تەلەڤیزیۆنی بوو سەر بە ئەڵمانیا ڕۆژئاوا. ناوەکانیان یەک لە دوای یەک بە ئەم شێوەیە بوو: ریچارد جی ئەندریزی، میدل ئیست کۆڕسپۆندەنت، سویس برۆدکاستینگ کۆرپۆرێشن. دووهەم پیتەر WF فێرا، جەرمەن تەلەڤیژن فیلم ریپۆرتەر in the Middle East. زۆر فیلمی شەڕ و هێرشیان گرت لە بەرەکانی ناوچەی بەرسرین و زێوە و هیران و نازەنین و دەنگ و وێنەی تۆپباران و هاتنەوەی ڕانەمەڕ بۆ ناو ئاوایی و بارەباری مەڕ و بزن و وەڕەوەڕی سەگ و گەماڵ و هاتنەوەی گەڕان بۆ ناو گوندەکان و تۆمارکردنی گابۆڕ و حیلەی ئەسپ و زەڕەزەری نێرەکەر.